سڵاوت لێبێ و کاتت باش. بەڵێ کاک زانم کاتەی ئەوەش باش. زانیاری هاتنی بەشە دەرمانی هەرێمی کوردستان لە حکوومەتی ناوەندیەوە چییە؟ بەڵێ کاک زانە ینی بەهۆی ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان حکوومەتی هەرێم و هەروەها بەغدا هەبووە ینی پێویستە کرد کە ماگانە ینی بەشە دەرمانی هەرێمی کوردستان بنێرێت بەڵام ماوەیە کە جارجار حکوومەتی عراقی ئەم بڕە دەرمانە نانێرێت ینی ئێستا کە نردنی دەرمان کێشەی تێکەوتەوە بە تایبەت لە زۆربەی نەخۆشخانەکان وەکو پێویست دەرمان نییە ینی حکوومەتی عراق ئەم بەشەی کەمتر نردووە یا کەمتر دەینێرێ بەڵام ئێستا چەند ڕۆژێکە بڕێکی زۆر ئەوەی کە من بزانم دەرمانی نردووە وتەبێژی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان قسەی کردووە لەسەرەوەی کە بڕەکەی چەند بووە و هەروەها ڕایانگەیاندووە کە ئەو ئەچیزە و جیهازانەی کە لە نەخۆشخانەکان پێویستە حکوومەتی عراق ڕایگەیاندووە کە لە ساڵ 2010 بڕەکانی زیاتر دەکات واتە سەرجەم پێداویستە پزیشکیەکانی نەخۆشخانەکان دابینەکات. من ئێستا لەگەڵ جێگەری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی دەمەوێت چەند وتوێژێ بکەم سەبارەت بە نردنی دەرمان. دکتۆر عەبدوڵڵا سڵاو لێبێ ئەم ڕێی کە نردوێتی حکوومەتی هەرێمی حکوومەتی عراقی چەندە ڕێژەکەی وەو دەرمانی نردوێتی چییە؟ تەنها بەنای خۆی گەورە یەکی لە پرۆسانی کە لە 2017 بوو بە یەکی لە کێشە مەشاکیلەکانمان مەسەلەی دەرمان و پێداویستی پزیشکی بوو لە هەرێمی کوردستاندا لە ئەنجام ئەو حاڵەت بارە سیاسی کە بەسەر هەرێمی کوردستان کەدی تەندروستیشێکی لە کێشەکان ڕوبەڕی بووە بەڵام لە ئەنجامی هەوڵەماندووبوونێکی زۆر هەردوو وەزارەتی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی حکوومەتی عراقی اتفاقیە ڕێکەوتنێک کرا بۆ ساڵی 2018 اتفاقیە لە ڕۆژی پێنجشەمە چۆتە بواری جێبەجێکردنەوە لە ڕۆژی پێنجشەمە تقریباً 8 لە دەرمان و پێداویستی پزیشکی و لە هەموو جۆرەکان لە هەموو بوارەکاندا لە لقاحات و لە مغەزی و لە دەرمان و لە دەرمانی سەرەتانی و لە دەرمانی مزمینە بۆ سلێمانی هاتوو بە دڵنیایی و ئینشاءالله لە مانگەکانی داهاتووشە بەبەردەوامی دێت. لە دوای ئەو ڕێکەوتنەوە حکوومەتی عراقی ینی پابەند دەبێت بە نردنی دەرمان لە کاتی خۆیان چووکە وەکو خۆتان نەزانن ینی زۆربەی نەخۆشخانەکان پێشەوە کێشەی نەبوونی دەرمانیان بۆ دروست. مەسەلەی دەرمانی کێکە لە حاڵەتانی لە سەرتاسەری جیهاندا نابێ بکرێتە حاڵەتێکی سیاسی و چونکە ژیانی خەڵکی لەسەرە وەزارەتی بەغداش و عەدی دەداوە دەرمانانە بە بەردەوامی بنێرێ بۆی ئەو کێشە مەشاکیلانەی کە لە ساڵی 2017 بەمان دروست بوو لە 2018 دروست دەبێت کەورەترین کێشەی حکوومەتی عێراقی بریتە لەوەی کە تاکێ بودجێ تەزدیق نەکرا لە بودجێدا ڕێژێک لە 100 دانراوە ئێمە ئەنجیزەکانمان زۆرە ساڵی داهاتوو لەوەی لە 149 بۆ لە 150 حکوومەتی عێراقی دەرمان پێداویستی پزیشکی دادبێ بە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام ئێمە دەخوازین لە ساڵی 2018 ئەو ڕێژەی زیاتر بێ چونکە عیلاجی سەرەتانی یەکێک لە عیلاجە هەر هەسیارەکان و گرانەکان سوپاس بۆ خۆ ئەم مانگە یەکێک لەو دەرمانانی کە تیای بۆ لە ڕۆژی پێنجشەمەدا کە کردووە لە دەست گەنجینەی بەڕێوەبەری تەندروستی سلێمانی مادی سەرەتانی تیدا بووە مشکلەیەکمانی مادی مزمینەکانە هەندێک کێشە مشاکل لە ڕێگا و سێکتەرەکانە دروست بووە ئەوش تڕێلەیەکی گەورەیە لە ڕۆژی دووشەمەدا هینی مزمینەکانش دەکات گەورەترین کێشە هەتاوی تاکە حکوومەتی عێراقی کە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان نەگەشت بریتە لە ئەجیزەکان مامێری پزیشکی ساڵی داهاتوو وعدیدا بوو کەم نردبووی بە تایبەتی لە بواری هینی ENT و لە بواری ئەشعا هەندی ئەجیزەی زەرومان پێویستە بە تایبەتی بۆ نەخۆشخانەیەوە یەکێک لەو عادەکان ئەوە داوێتی بریتە لەوەی کە لە ساڵی 2018 ئامێر و پێداویستی پزیشکی لەگەڵ بوونی دەرمانەکانە بنێرێ. باشە چ دەرمانی زۆر پێویستە بە تایبەت بۆ پارێزگای سلێمانی کە نەبووە کە حکوومەتی عێراقی بینێرێ ئێستا چ دەرمانی زۆر پێویستە بۆ چ جۆرە نەخۆشی؟ ئێمە لە کۆتایی ساڵی 2017 ئەو دەرمانانەی کە زۆر کێشەی بۆ دروستکردن دەرمانی سەرەتانی بوو لەگەڵ دەرمانی نەخۆشخانە نەخۆشی مزمینەکانە چونکە لە سلێمانی زیاد لە 300,000 نەخۆشی مزمینەمان هەیە مانگانە عیلاجیان بۆ بکڕین پێویستمان ببوونی ئەوە هەیە کە ئێمە ساڵ مانگانە بەلایەنی کەمە 250 تا 300 میلیۆن دینار ئێمە بدەین بە دەرمانی مزمینە چونکە ڕێژێکی زۆرە بەرام لە مانگەدا کە ئەم مانگی کە نردوێتی سەرەتای مانگی یەک کۆتایی مانگیەکە ئەو دوو نەوعی تێدا کە شتێکی زۆر باش. باشە دوا پرسیارم ئەوەیە دکتۆر یعنی حکوومەتی عێراقی ئەو بڕە دەرمانی کە ئەینێرێ مانگانەیە یا ڕۆژانەیە چۆن ئەینێرێ چۆن ئەو اتفاقی کە کراوە لەگەڵ حکوومەتی هەرێمان بریتێ لەوەی کە ڕێژەی لە 117 بنێرێ چەند دەرمانی بۆ خۆی کڕی بە حسەی کوردستانی لە 117 بنێرێ بەڵام بوونی لە 117 کە نردنی مانگەکان بەشێکی ڕێژەی نسبیە ئەو لە کۆتایی ساڵ حسابی خۆی شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی.